بوون زۆربەی قسەکانی جەنابەت کە لە دەیکەی پەیوەست بە عاشقبوون ئەمەوێ ئەو پرسیارە ئاراستی جەنابەت بکەم عاشقبوون تا چەند کاریگەری لەسەر دەروون هەیە ئەوە بە دیاریکراویش چەند زۆر عیشق هەیە ماشەڵڵا ئەو پرسیارە ئەو پرسیارە ئەو نەقوڵە کاکە گەر من هەر عشق بێژم مەولانا مەسنەوی نووسا و لە دوای چیا دیوانی شەمسی نووسا ئەم 10,000 بیت ئەو چەند هزار بیتە هەر گشتی لەسەر عشق و هەر تەواو نەدەیت من چۆن ئەو پرسیارە من ئەگەر بە کورتی بێژمی عشق کاریگەری لەسەری دەروون کاریگەریەکی عەقڵ دابەزێنێ هەرکی عاشقەوێ عەقڵی تەواوە بێت هەر خۆشەویستی ها حەسێ و کتێ و نامێنێت بۆ یەکانە عاشق بووی عەقڵ واز لێ تێری چون هەرکی عاشق بوو کردارێکی کرد عەقڵ گشتی سەری سوڕما ئەمە ئەم بێعەقڵیە لە چیەی کات عشق ڕاستیەکەی ئەوەڵین کارێکەکەی کە عەقڵە وەستێنێ ئیتر چەنێ بیوەسێنێ ڕێژەیە ڕەنگە 100 بیوەسێنێ ڕەنگە 150 120 هەر عشقا بزانە عەقڵ خلە لێ پێیاکە ئەمە یەکەم خاڵ دووەم خاڵ ئێمە 8 جۆر عشقمانەیە شترن برکێژێتی 8 جۆرەکە ناتوانم بێژم یەکێکیان ڕاستی و هەفتیان ڕەنگاو ڕەنە هەرچی ڕەنگاو ڕەنگەکەی زۆرتر ئەبێت خەتەری ئەوە عاشقەکە کە بێعەقڵ بووە زووتر سەری بدا لە بەردی پەشیمانی زۆرترە بێت تەنیا عشقێکە عشقی ڕاستی بێت و ئەگەر مەبەست لەم عشقە لێرانە عشقی مرۆڤ بۆ مرۆڤ بێت چون عشقی مرۆڤ بۆ خاکمانە عشقی مرۆڤ بۆ زانستمانە عشقی مرۆڤ بۆ خوامانە نازانم وەلێ گومانم نییە تۆ مەبەست عشقی مرۆڤ بۆ مرۆڤ بۆ مرۆڤ تەنیا عشقێکە لێرانەیە ئەگەر عشقی ڕاستەقینە بێ و خەتەری ئەوەی کە پەشیمانی تیابێت لەو هەشتەکە لەو هەفتەکە کەمترە عشقێکە سێ پلەی تیاوێ یەکیان خۆشەویستیە یەکێکیان حەزی سکسیە یەکێکیشیان ئەو گرێبەستەسە لە بینی عاشقەکە ناچێت خۆشەویستیەکە ینی کەسەکە و خۆش بوێ ڕەنگی دەمی بۆی ماڵی دۆستی باوکی دایکی زێدی خاکی ئەو هەرچێکی حەز لێ تۆشی تر عەقڵ لە کار کەوتە تۆش حەزی لێ کاوراوتی و عاشقەکەوتی و باوکم کوێ خۆشەوتی و نەوتی و کوێ خۆشەوتی و باوکم تۆ لە هەر کوێ ئەوێ خۆشە تۆ لە ماڵی ئێمەوی ماڵی ئێمە خۆشە تۆ لە ماڵی خۆتانی ماڵی خۆتان خۆشە ئەمە خۆشەویستیەکەی لە حەزە سکسیەکەیە ئەم ئینسانە بەس ئەو ئینسانە بێنێت وەکی لەیلی و مەجنون ێژن وتیان و مەجنون لەیلی خۆڕەشەوتی دەیگیا لە دەمی پەزا خۆش یا ێژن مەجنون دایەوە بەردەمی نوێش خوێنێکان نوێژیە کرد دووسێک ڕدۆیا چووە شوێنی شتەکە مەجنونیش نەوەژن کەسێک هشترێکی گوم کردەوە بزانم وە شوێنی بەچکە هشتەکەی ئاهات و ئەچوو کاورای نوێشخۆن نوێژەکەی سڵاو داوە باینکەوت ئێرە بۆ ئەو نەوەیتە بەرێم نوێژی منە تۆ لە کوێوتی لەوە نوێژمە کرد تێ من بۆ چاوم پێ نەکەوتی تی دێخۆ من چاوم کەوتەتەوتی وەڵام من ئەو نە مەحوی بەچکە هشتەکەم وم تۆم هەر نەبینی تۆ چۆن نوێژەکەی خوێنی ئەگەر عاشقی خوای یەکسەر چاو وەلای منەوە پەلەتە وەڵام سڵام دەیتەوە بێخەی من بووی لە حەزە سکسیەکە ئەگەر عشق ڕاستەقینە بێت پیا و عاشقی کچ بێت کچ عاشقی پیاوێک بێت هیچ نێرینە و هیچ مەینەیەکی تریان چاو پێ ناکەوێت تا خەتەری بێ خەیانەت بە یەکتری بکەن تا من ترسم بێت پیاوەکەم بچواتێکی ژنێکی ترا یا ژنەکە بێژێت پیاوەکە بێژێ ژنەکەم بچواتێکی پیاوێکی ترا قسە بکات ئەگەر تۆزێتریش ڕوونیکەمەوە ئەم پیاوە حەز ئەکات ئەگەر قەرارە مناڵێکی بێت تەنیا وێنەی یەک کەس بێت لە ژنەکەی بچوات ژنەکەیش حەزەکە ئەگەر مناڵێکمان بوو خوا خۆ تۆ ڕەحم بکەی دەموچاوی لە پیاکەم بکە ینی ئەمە حەزە سکسیە کەس و حەزی ئاخریش بەشی ئاخرێکی تەعاهودێک و گرێبەستێکە لە بینی عاشق و معشوق قاچووە قەوڵی دا پێی وەفای پێی بێ قەوڵی دا پێی خزمەتی بکات قەوڵی دا پێی لە دایک و باوک و ماڵی بابی دایە بڕێ و تێرێتە ماڵێکی تر ئەم ماڵە بکاتە ماڵێکی ئارامتر لە ماڵی باوکی یا ژنەکە قەوڵی دا ئەم کوڕە لە دایکی و خۆشکی و براکانی و ماڵی بابی بسێنێ و بێرێتی ئەم ببێتە هەموو کەسێکی ئەم نەبێتە دژمنی قەسای قەسی چون ئەگەر ئەم یە کرد منیسا زۆر کەسە بینم بیلا تەشبی بیلا تەشبی ێژێ خێزانم بیلا تەشبی ێژێ بووەسە دایکم بووەسە خۆشکم بووەسە باوکم بووەسە برام بووەسە خزمم بووەسە خاڵم جێگەی هەمەیانی بۆ پڕ کردێسەوە ئەبێ وا بێت یا ژنەکەی ژێ پیاوەکەم بۆسە باوکم برام خۆشکم دایکم هەموو کەسێکم تۆ ئەو لە هەموو کەسی ئەسێنی تێریتی وا مەزانە ئیساتە کاورا لە لای ماڵی بابیا شووەکە و ئێوارە و سوحالێنە
کاتی وا بووە لە زمانی قەدیما سیارەنەوە کچێک شووی کرێ بە پیاوەکەی بە 2 ساڵ بە 3 ساڵ ڕێ نەکەوتە سەو ماڵی باوکی لە گەرمێن شووی کردەسە کوێستان بەفر و ڕێگە و ئاژەڵ و حیوان و ماڵداری نەیڵاوە بێتەوە ئەشێ ئەم کەسە ئەچوات بەڕاستی لەوێنە ئەو قەوڵە داوتە کچەکەتانم برد ئەیکمە نەهەر زاواکە من ئەگەر کچی پیاوە بێرم بۆ کوڕەکەمەشێ قەڵ بدەم کچەکەیەکەمە کچی خۆم چۆن کچەکەی خۆم ئاڵا بەخێوەکەمەشە کچێش بەخێوکەم ئەگەر پیاوەکەیش کوڕەکەی منەوات بۆ کچەکەی خۆی چۆن کوڕەکانی خۆی بەخێوەکە دە ئیمڕۆ من نایبینمەوە دیاردە یەکسەر کچەکە تێرن دوای ڕۆژی دووم هەن ئەمە بە ژنان نێژمی توخوا بە خەس گویان پێوێ زۆرینەی کوڕەکان دایک و خۆشکانیان نێژن کچێکی جوانمان بۆ ناسۆ ئەمە سەوەسە بابی خوازین بۆ ئەی خوازن بۆی 3 ڕۆژ دواتر ئەو نەزدی بووکەکەیان ئەبن بە دژێکی سەداسەدی بۆ وڵا کوڕەکەیان ئەو سا لە لای ئەمانە دانش شەوسێ بیننا لای بووکە و هەڵنەسا لە خەو نەهاتەسە بۆ ماڵ و سلاوی دایکی نەکردێ هێژن ئەم کچە ئەم کوڕیە داگەڕان ئەو نە دژمنی کوڕەکە پێچەوانەکەی چی کوڕێک بووکێک تێرێتە ئەم ماڵە یا کوڕێکە چواتە ماڵێکی تر قەرارە بیکەنە کوڕی خۆیان ئەروان نایڵێ کەنشکەکە بچواتەوە یا کەنشکەکە لای کوڕەکەی پێخۆشێژن بێڕێژێ بەخواشوەکەم نایڵێ ئەو نە دژی کوڕەکەێژ نەمە لەکوێوە خۆشکێمەیە بردێ ئەم کچێمەیە برد مامەڵەکردنی خێزانداری حتا لە بینی عاشق و معشوقی چاگرنگە هەر خۆیان نییەن باوکو دایکچیان ڕۆڵە بینە بەڵێ عشق باست کرد گوتت دڵ دەهۆستێنێت ئەجوڵێنێت ئێش مێشک دەوەستێنێ بەڵام عشق دڵ ئەمرێنێت بڕێ لە عشقەکان بڵێ دڵ ئەمرێنێ عشقێکە ناتەواوە دوای تێت من بینیومە معشوقەکەی ئەمرێ معشوقەکەی پێ ناگێت چیتر ناتوانێت خێزانگیریەکتر بکات دڵی مردووە بۆ جێگەیەکی تر واستێرێت من بینیومە پیاو ژنەکەی مردووە من ناژم ئەبێ وا بێت وەلێ هەموو هەلێکی خێزانداری بۆ دروستە کێژێ نایکەم من دایکی خۆمم بینی دوای مردنی باوکم نێزیک بە 30 ساڵ دوای باوکم دایکم ئەمری خوای کرد مناڵی ئێمە 6 مانگی و وەختێ باوکم مرد ئێمە حەو براو خۆش بین هەر یەک جاریش بە گوێی ئەمە نەگەیشت یەک جاریش بە خەیاڵی کەسێکە نەچوو باسی دایکی من کا بزانێ شووەکە یا شووناکە بزانێ ئەتوانێت دوای شووەکەی خێزان هەر هێمەش نەیەڵە ئێمەش هەست بەوە بکەین نەکو دایکمان شوو بکات ئاخرین برای بچووکمان ئیسا اختصاصی چاوپزیشکیە و بۆ فۆقی اختصاصیش خەریکە ئیشەکات ئەگەر دایکم عشقی دووەمی نەمردایە یعنی ئیتر ئەو عشقەت دڵی نەکوشتایە ڕەنە ئێمە ئەو 6 کەسەی سا لەم مەڵانەوەین خۆ ناژم دایکم ئەبوایە وای بکردایە لە وڵامی پرسەکەی توکایە عشق دڵەمرێنێ بەڵێ ئەیمرێنێ و زۆر کاتێک مردنەکەی چی بە قازانجی مناڵەکانە